تیلرسون دی سردانک نراگی هاندی گهشته بغدای. هلمتین پاکرنا باجاری رقا جماعین و تقمنی داعشی دست پیدکه. لی واشنطن گفتگو تین کرن لسر کارینا وکیشانا امریکا جی پیمانا ناوکی. دم باشه بخیرات نوادکین دی برنامه که نو جی کرد کانکشن. لایمینی شلسلاو بخیر بینو با برنامه کرد کانکشن که همون روزانه کی سیشمو هینی لبشی کردی دنگی امریکا و آماده و پیشکشتن دکرد. ڕێکخراوی ئەمنیستی ئینتەرناشناڵ هێزەکانی عێراق تاوانبار دەکات بەوەی لە شاری تووسخورمات و هێرشیان کردوتە سەر خەڵکی سیڤیلی کورد بە شێوەیەکی هەڕەمەکیانە و ئاگریان لە شوێنان و بەرداوە و هەروەها ماڵی خەڵکیان بەتاڵان بردووە. ڕێکخراوەکە ئەمڕۆ سێشەمە ڕایگەیاند لە 16ی ئەم مانگا بەلایەنی کەم 11 کەسی سیڤیلیان کوشتووە بە سەدان ماڵ و مڵکی خەڵکیان بەتاڵان بردووە. لین معلوف بەڕێوەبەری توێژینەوەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی ڕێکخراوەکە دەڵێت لە ماوەی چەند کاتژمێرێکدا ژیانی ژمارەیەکی بێشماری پیا و ژن و منداڵی تووسخورمات و تێکدرا. د سردانا وزیر دروی امریکا رکس تیلرسون بو عراقی گفتگو به کاربدستن عراقی را کرد درباری روشا چکدارن ایرانی لعراقی هر وهاجی شر لدجی داعشی و ناکوکین به هولیره دماغو کاربدستکی بری ی امریکی دبیجه گر ناکوکین بغدا به هولیره بردوام ببن دبگو شرکی نافخویی لعراقی چه ببه. دگشت خو بروش حالاتا ناوین وزیر دروی امریکا رکس تیلرسون چندین پیام گهاندن اولات هرمه و جوانا سنوردار کرنا باندورا ایران او مای خود چندین ولاتان دکه. لعربستان سعودی رک تیلرسون لکمبونا هفکاری دجی تیروریزم یا نافبرا عراق و عربستان سعودی آماده بو گود دوی چکدارن ایران جه عراق در کون. هل بدوی چکدارن ایران ینها لعراق و اوین شر دجی داعش کرین جه عراق در کون و بزورنا و بوالات خو. و ری بدن اگل عراق دورن لبندست داعش وین آزاد کری کنترول بکن. امریکا نگران جباندورا ایران لیمن و سوریه و عراق و به تایبت پشتی هبونا دستکی درش دکردار لشکری اواته دا چکدارن حشد شعبی و لشکر عراق توایا دور ناکوکی لسر دناوبرا حولیر و بغدا کنترول کرین. تیلرسون دکمبونا بغدا دگل حیدر العبادی هاندانا دانستاندنان دناوبرا هر دو حوالین امریکا کر. ام نیگرانین سر جدابرین دناوبرا حکومتا هریما کردستانی و حکومتا ناوندی دا مهوال بغدا هنو هوال لهولیره هنه. ام هر دو آلیان هاند دین بودان استاندنال سر بنماین یک پارچه عراق و دستوری. عراقی رد کن چکدارین ایرانی دناف ولات واندا هبن لحکومت عراقی براوانی جناسنامه حشد الشعبي دكا. أما الحشد الشعبي فهي جماعة مسلحة ضمن الدستور. حشد الشعبي كملكة چکدارنا لجور دستوري وبيجري بقانون عراقي دكا أو كرن ماين عراقين أو قرباني دان ودفي أم سخبيري وان بكن أو هيفيا في ولاتينه. بدهان کومالین چکدارین شیعه عراقی هنو پشتوانیا وانج ایران دیتا کرن. ریبری عصایب اهل الحق قیسل خزعلی بریا تویتری داخواج امریکا کر خو آماده بکت داج عراقی در کود. روشا آلوز و تندو تیجین پشتی ریفراندوم سرخبون هرما کردستان گرجیا دناوبر حولیر و بغدا گهانده بلندترین است و کار به دستکی بری امریکا هجداری شر نافخوی لعراقی ددد. از نگرانم اگر عراقی بردام کردان بکن آرمانج دشرک دی نافخویی پیدا بید او مپیدوی پینیه تاوی داخواز نفت نتوی بول هف اینانا بغدا هولیره هر دو آلی هولین دانستاندنان ددن لی بو کردان پشتی جدازدانا دستکفتین مزن رنگ بهای دانستاندنان گران تر بید. خالد فتاح دنگ امریکا. ڕۆژی یەکشەمەش وەزیری دەرەوەی ئەمریکا گوتی لە کاتێکدا شەڕی داعش خەریکە کۆتایی پێدێت پێویستە میلیشیا و ڕاوێژکارە ئێرانەکان بگەڕێنەوە بۆ وڵاتی خۆیان. لەم راپۆرتدا باز لەوە لە کاردانەوەی عێراقیەکان دەکرێت لەسەر ئەو قسانەی تێلەرسن. عێراق کاربوڤەگەریانە خۆ بوو ناف کۆمەڵگەها عەرەبی و نێودەوڵەتیدا دکەت و داویا پێنگا بە حکوومەتە عێراقەوە کاتە بەڵاوەکردن سەردانا حەیدەر عەبادی سەرۆک وەزیرێن عێراق بۆ شاهنشاهیە سعودیە بوو ئامادەبوونا وەزیرێ دەرڤەی ئەمریکا لێک نزیکبوونا هەردوو لایەن هەتاکردن
و دوی سردانه دا وزیر دروی امریکا داخواست کرد که چکدارن سر بکومارا اسلامی دبیت شوار عراق درکون و نابید چلو انگجی پشگیریاوان بکد. بێگومان میلیتانên Îranê divê demê del Iraqê ne û şerê Daeş berbidawî ve diçe loma divê ew milîtan vegerin welatên xwe û hemî çekdarên biyanî vegerin welatên xwe û rê bidin Iraqiyan ku kontrola deverên xwe bikin dema ji Daeş rizgar dibin. Her wisa divê rê bidin xelkê Iraqê balîkariya cîranan ku vegerin ser jiyana xwe. Aliyen Sunan pişgiriya xwe bû lêdwanên wezîrê derveyî Amerîka dûpat kirin demê daxwaz ji abadî kirin ku çekdarên pazdaran destberiya ji warê Iraqê vekin. ئەمریکا غەدارە و ملیتانên dewletên din li Iraqê hene و ئەفکار ne deberjewendiyên Iraqêdaya em pijgiriya bîrûboçûnên wan dikin ji bo Iraqeka serbexwe. Gotebêjê hejda şabî sererayî ku destxweşiya xwe bû seredana abadî kir lê heman demda nerazîbûniya xwe beramberî daxwazên وزیر دروی امریکا دربری. فيما يتعلق بتصريحات السيد وزير الخارجية الأمريكي. درباره لدوان وزير دروي أمريكا رادگهینن کو لدوان نوی چب نمابونین و ام قبول ناکین و تراستی دا لدان نوی سفکایتیه که بشهیدان و قربان سوپا و پولیس فیدرال و حشد شعبی و دجا ترور و اوین هوزو همی عراقیانن. اوین چندین سال قربانی بخوینا خود آینه دا کو تروریستان جناف ببن و ام پیو خو آراسته وزیری و همی آلیاد کین. اوین وان لدوانان ددن کو اوین لعراق شری دکن بو گرنگیا عراقیان و چه شرکرین بیانی لسروار عراقی نینن. جافدارێکی سیاسی ڕادگەیاندن کو دەبێت حکوومەتە عێراق و ئالیان سیاسی بگەنە خاڵەکە هاوپەشک کو چەکدارن وڵاتên بیانی مەترسینە سەرواری عێراقی. نعتبر هذه التطورات هي إيجابية برعاية أمريكية. ام وان گۆڕانکاریانە لەژێر چاودێریە ئەمریکا بکارێکی ئەرێنەی دەبینین. لێ دوان دیداراندا دەمێ دیار کرد و پێشلکاریەک دە سەروەریە عێراقیدا هەیە ئەم دیار دکەین و ئەوە بینینەکە ئەمریکاییە بگوێرەی وان چاودێران ئەوین گرنگی بەڕەوشە عێراقی دەدەن و دیار کرد و دەستەوەردانەکە ئیرانی دە عێراقیدا هەیە و حەزەکە ئەمریکایە و وان دەستەوەردانە ڕاوەستینن. Çavderên siyasî diyar dikin ku qonaxa dahatî de ebadî dê berengariî siyaseta Îranê bîtin û heman dem de hejda şebî jî pikuspek beramberî hezên ebadî da dê rawestin. Lê sînaryayên dahatî li paşa roj dihêne ve şirûvekirin. Li Bexdanîzar Ebdullah, dengê Amerîka. سەرۆکی ئەمریکا دۆنالد ترامپ لێ کوشکا سپی میدالیا رێزلینانە بەختەوەریە دا فەرمانداری بەری یê ئارتێشا ئەمریکی گاری ڕۆز دê gotina xwe de serok Trump balkişand li ser xebat û keda fermandarê Emerîkî di şerê Vêtnamê de û her wiha jî lehengiya serbazên Emerîkî. Roz yê 69 salî roleke girîng di şerê salên hefteyê de li bakurî Vêtnamê lîst golê nêzî heftê leşkerên Emerîkî di şer de parast û ji mirinê rizgar kir. Roz medalya lehengiyê wergirt ji ber hemû hevalên xwe yên ku jiyana xwe ji dest dan di şerê Vêtnamê de. سەبارەت بە دوایین ڕووداوەکان لە کەرکووک و ناوچەدا بڕاوەکان دەچینە لای پامدێرمان دڵشاد ئەنوەر لە کەرکووکەوە. دڵشاد ئەم کاتت باش و پرسیاری یەکەمم ئەوەیە لە ماوەی ڕابردوودا باز لەوە دەکرا کە پۆستی پارێزگاری کەرکووک بدرێت بە یەکێتی نیشتیمانی کوردستان و تەنانەت باس لە ڕزگار عەلیش دەکرا. زانیاری نوێ دڵشاد لەسەر ئەمە چییە؟ هێزە کوردیەکان یان چەند لایەنێکی کوردی و لەگەڵ حکوومەتی عێراقا قەرار بوو کە پۆستی پارێزگاری کەرکووک بە کورد بدرێت. حکوومەتی عێراقی و بەڵێنەی داوە. بەڵام دیارە ئێستا بە پێی هەندێک زانیاری حکوومەتی عێراقی بە شێوەیەک لە شێوەکان مماتەڵە ئەکات لە پێدانی ئەو پۆستە بە کورد لەبەرەوەی ئێستا عەرەبی سوننا داوای هەڵوەشانەوەی ئەنجومەنی پارێزگاکە لەبەرەوەی ساڵی 2005 کاتێ ئەنجومەنی پارێزگا هەڵبژاردننی بۆ کرا ئەوان بایکۆتیان کردبوو ژمارەی کورسیەکانیان بە گوێرەی بڵێن دەنگەکانیان نییە 5 کورسیانەیە ئەوان و کات بایکۆتیان کردبوو و لایەنی تورکمانیش بە تایبەتی تورکمانی سونە ترسیانەیە لەو ڕێکەوتانەدا سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بدرێتە تورکمانی شیعە بە تایبەت کە تورکمانێکی شیعەش خۆی کاندید کردووە بۆیە عەرەب و تورکمانی سونە هەڵستەکەن زەرمەندە بن لەم ڕێکەوتنە بۆیە لە ئێستادا داواکاریەکە لە حکوومەتی عێراقی بۆی بە شێوەیەکی مرکزی پارێزگارێک بۆ کەرکووک دابنا. بەڵام چەند ڕۆژی ڕابردووە وەفدێکی کوردی ڕۆیشتون حکوومەتی عێراقی ئامادەی خۆی
نیشان داوە بۆ ڕێکەوتنەکان بەڵام لەسەر ئەرزی واقع مماتەڵەکردنی و تاکو ئێستا نەتوانراوە نیسابی قانونی کۆ بکرێتەوە. بەڵێ وەزیری ناوخۆی عێراق کۆبوونەوەی داخراوی لەگەڵ لایەنەکاندا هەبوو لەسەر چۆنێتی دابشکردنی پۆستە ئەمنیەکان لەسەر ئەمەیان چی نوێ هەیە؟ بەڵێ بە پێی زانیاریەکانی من کە وەزیری ناوخۆی عێراق سەردانی کەرکووکی کردووە لەگەڵ دام و دەستگا ئەمنیەکانە کۆبووتەوە لە یەکێ لە کۆبوونەوەکانە باسی لەوە کردووە کە پۆستەکانی کەرکووک پۆستە ئەمنیەکان بە ڕێژەی 32% لە نێوان کورد و عەرەب و تورکمانە بەڵام لێرەش ئەمانی تر گومانیان هەیە کە فێڵ لە ئارادا بێ بەو مانایی کە بۆ نمونە بەشێک لە تورکمانەکان تورکمانی شیعان تورکمانە سونەکان ترسیان هەیە لەوەی کە پۆستەکان لەوێ بدرێ بە تورکمانە شیعەکان و لەسەر ئەوان حساب کرێ لە ڕووی نەتەوەییەوە وەجگە لەوەش بە پێی زانیاریەکانی من ئەوان هەوڵەدەن شیعەکان زۆربەی پۆستە ئەمنیەکانی کەرکووک بخەنە ژێر ڕکێفی خۆیانەوە پۆستە ئیداریەکان بە کورد و لایەنەکانی تر بدەن و ئێستا هەنگاوەن بۆ گۆڕینی بەڕێوەبەری پۆلیسی کەرکووک کە کوردە و دانانی لیوا ئۆرهان کە تورکمانێکی شیعە لە جێگەی. بەڵێ دڵشاد زۆر بە کورتی باشە ئەو ناوچانی تری ناوچەناکانی تری کەوتۆتە ژێر دەستی حەشدی شەعبی یاخود حکوومەتی ناوەندی عێراق با بڵێن بەرپرسەکان و بەڕێوەبەرەکان زۆربەی کورد بوون ئێستا لەو ناوچانە چییە گوزارێ؟ بەڵێ لە هەندێک جێگە بەرپرسەکان ئەگۆڕدرێن یاخود هەوڵی گۆڕینیان درراوە بۆ نمونە لە قەزای خوڕمات و قایم قامە کوردەکەی ئێستا لەوە نییە لەوێ نییە کەسێکی شیعە بە ناوی عادل شکور لەوێدانراوە کە پێشتر مدیری ناحیە ئامرلی بووە و ئێستا هەوڵێکەیە کە ئەمیر خواکەرەم کە قایم قامی قەزای داقوق و کوردە لا ببرێ لە جێی مستەفا ئیمامی دابنرێکە جێگری محوەری شیمالی شعبیە واتە هەوڵ هەیە زۆربەی پۆستەکانەوەی بەتایبەتی لە شوێنە شیعەکانە بە شیعە پڕکرێتەوە. بەڵێ پامنێرمان دڵشاد ئەنوەر لە کەرکووک سپاس دەکەین. زۆر سپاس بۆیەوە. پشتی گو هەرێمێن بە ناکۆک و باژارێک کەرکووکێژ کۆنترۆلا دەسەلاتا هەرێما کوردستانی دەرکەت نها چێ لە پێشی سیاسەتمەداری کوردا هەیە بۆ یەکرێزیە هەلوەستا سیاسی di گفتوگۆیان بێ بەغدایرە و دبە گو بسوودە بن ji کوردارە یانا ev raport balê dikşîne ser wê. پرزەیی زۆر بە سیاسەتی هەرێمی کوردستانەوە دیارە دوای گەڕانەوەی سوپای عێراقی بۆ ئەو ناوچانەی کە کورد لە دوای شەڕی داعش بەدەستیەوە بوو. لەم گۆڕانکاریە سەربازیە خێرایە هەرێمی کوردستان نزیکەی 44330 کیلۆمتر دووجای خاکی ناوچە جێناکۆکانی لەدەستداوە کە دەگاتە نزیکەی 151.4 پێوانەی هەرێمی کوردستان. حکوومەتی هەرێمی کوردستان و بوونی هەرێمی کوردستان لە دەستوری عێراقیە هەیە لایەنی ئەمریکی لایەنی عێراقی و لایەنی کوردیش ئەگەڕێنەوە بۆ دەستور و داوای گەڕانەوە بۆ دەستورەکەن داوای دیالۆگەکەن لەسەر بنەمای دەستور. لە هەرێمی کوردستان باسوخواسی سیاسی زۆر هاتۆتە کایەوە کە ئەم حکوومەت و ڕێبەرایەتی ئێستای هەرێمەکە ناتوانێت بارودۆخەکە بگەێنێتە کەناری ئارام. هۆکارەکەش ڕوونە وەک چاودێران دەڵێن سیاسەتێکی شکست خوارد و ناتوانێت هەستانەوە دروست بکات لە کاتێکدا عێراق ئامادەیە بۆ گفتوگۆ بەڵام دیار نییە لە هەرێمی کوردستان کێ ئەو گفتوگۆیە بکات. حکوومەتی هەرێم بەم لاوازیەی ئێستا بەم پرتەوازیەی ئێستا ناتوانێت لەگەڵ بەغا دانوستان بکات چونکە ئێستا دیار نییە کێ بە نوێنەرایەتی حکوومەتی هەرێم ئەتوانێت قسە بکات کێ ئەتوانێت لە نوێنەرایەتی حکوومەتی هەرێم بچێت لەگەڵ بەغا یاتەنان لەگەڵ ئەمریکاشە دانوستان بکات بۆیە بێ ئێمە ماڵی کورد یەک بخینەوە جارێکی تر ئیتر ئایا لە ڕێی هەڵبژاردنەوەیە ئایا لە ڕۆی کۆنگرەیەکی نیشتیمانیەوەیە کوردستان چی ئەوێت ئەولیاتی حکوومەتی هەرێم چییە بۆی کایم توانین بە یەک دەنگ لەگەڵ بەغا دانوستان بکەین. هەرێمی کوردستان لە ڕابردوو قەوارەیەکی سیاسی و هێزێکی کارای ناوچەکە بوو ئەی ئێستا چی وەک شارەزایان دەڵێن دەستپێکردنی هێرشی حکوومەتی عێراقی بۆ دەست بە سەراگرتنەوەی ناوچە جێناکۆکەکان بە ئاگاداری ئەمریکاش بووە. لێرەش لە ئەمریکا ناڕوونیەک لە سیاسەتدا باز دەکرێت لەلایەن سیاسەتی کۆشکی سپی و سیاسەتی وەزارەتی دەرەوە. لە ڕاستیدا کێشەی گەورە ئەوەیە ئەم ئیدارەیە هیچ ڕێبازێکی ڕۆنی نییە بۆ درێژدەم کۆمەڵێ پەیامی جیاواز لە واشنتنەوە دەهات ئاڵۆزیەکە لە نێوان کۆشکی سپی و وەزارەتی دەرەوە کە لێدوانەکانیان جیاواز و تا ڕەدەیەک دژبەیەک دەردەکەوتن. ئەم شتەمان لە قەیرانی قەتەریشدا بەدی کرد ئەمە شتێکە دەبێنی گەرانی بین. لە لۆبیەکانی نزیک لە کۆشکی سپی ڕایەکی جیاواز هەبووە وەک لە پەیامەکەی وەزارەتی دەرەوە. ئەم جۆرە لێک تێنەگەیشتنی ئێرە زۆر لەسەر ئەمریکا دەکەوێت هەروەها هێزەکانی ناوچەکەش. لە ئەمریکا چەند ڕۆژێک پێش هێرشی سوپای عێراقی و حەشدی شەعبی بۆ کەرکووک سوپای پاسداران و هێزی قودس
وەک گروپی تیرۆریستی لە قەڵەم دران بەڵام ڕۆڵی ئێران لەو شەڕەی کەرکووک و ناوچە جێناکۆکانی هەرێم نادیدە ناکرێت. ناتوانانی لە هەینی داوتە بدەیت و بڵێ ئێران دژمنە بەڵام ڕۆژی یەکشەممە نەلایەنی عێراق بگریت و نەلایەنی کوردستان. قسەکانی من ڕووی لە کۆنگرس و وەزیر دەرەوە بەرگری نییە بەڵکو ڕووم لە سەرۆک ترامپە. پێم وایە سەرۆک ترامپ خۆشی نازانێت چه هەڵەیە گەورەی کردووە کە وتی ئێمە لایەنگری هیچ لایەنێک ناکەین. ئەگەر تۆ بەرگری لە هەپمانێک نەکەیت لە ڕاستیدا لایەنگریت کردووە لایەنگری لاین دەست درێژکار کە لەم حاڵەتەدا عێراقە. ئەگەر عێراق بتوانێت بۆری نەوتی هاوردەکردنی کەرکووک جیهان تورکی کە بە کوردستانە تێپەڕێت کۆنتترۆل بکات وای لێ دێت وەفدی دانوستانکاری هەرێم لەگەڵ بەغدا تا ڕادەیەک دەست پێی بێت. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، واشنگتن. وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا یەکێک بوو لە وڵاتانەی دژی ڕێفراندۆم بوو لە هەرێمی کوردستانی عێراق بەڵام لە سەردانە لە ناکاوەکەیدا بۆ بەغدا وەزیری دەرەوەی ئەمریکا ئاماژەی بەوە کردووە لەگەڵ ئەوەشدا وڵاتەکەی لەگەڵ ڕیفراندۆمەکەدا نەبووە بەڵام ئەمریکا بڕوای وهایە پێویستە کێشەکانی کورد کە بە کێشەی ڕەوا ناودێریکردن بە دیالۆگ چارەسەر بکرێن لە چوارچێوەی عێراقیکی یەکگرتوودا. یەریڤان سەعید لێکۆڵەر لە نێوەندی لێکۆڵینەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست میوانی بەرنامەی کورد کۆنێکشنە. کاگێریڤان سوپاس بۆ هاتنت بۆ ئێرە. کاگێریڤان دەمێ بزانم ئایا هیچ دەرفەتێک لە ئێستادا ماوە بۆ توێشکردن لە نێوان هەولێر و بەغدا؟ لە ئێستادا بڕواکەم یعنی لە ئەنجام ئابێت هەر ئەم کێشایی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و بەغا بە ڕێگەی گفتوگۆ چارەسەر بکرێت و ئەمریکا لە ئێستادا زەختێکی دیبلۆماسی زۆرەکان لە بەغا چونکە ئەگەر سیر بکەین ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕاستیە هیچ شتێکی نییە کە ئۆفری بکە کە بیا بەغا بەرامبەر ئەو شتانی کە بۆ بەغا داوایە کات هیچ شتێک نییە ڕێکەوتنی لەسەر بکرێت. حکوومەتی هەرێمی کوردستان دەیتوانی پێشتر پێشەوەی ئەوەی کەرکووک ڕوو بدات لە 16 مانگە ئەیتوانین لەسەر کەرکووک و واروەها ئەو کێشانەی کە هەن لە نێوان بەغا و هەولێرە گفتوگۆیشی باشی بکردایە بۆ ئەوەی کە بیتوانایە بگەونە ڕێکەوتنێکی باش. بەڵام لەگەڵ ئەوەشە ئەمریکاەوە دەستە وەستان ناوەسێت ئەوێ دڵنیا بێت کە حکوومەتی هەرێمی کوردستان بەلایانی کەمەوە بە ئەو پێگەی پێش 2013ەوە ئەو شوێنانی کە کۆنتترۆلی کرد بوو بمێنێتەوە چونکە ئەمریکا ئازانێ ئەگەر بێت و هاوسەنگێک لە نێوان هەولێر و بەغا نەبێت بەرژەوەندەکانی ئەمریکا هەم ئەکەوێتە مەترسیوە و هەروەها کوردیش بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست زیاتر کێشەکان قوڵەکاتەوە. دەڵی کە ئەمریکا فشار دەکات یاخود فشارێکی لەسەر حکوومەتی ناوەندی عێراقدا دروستکرد جا پێت وایە پێدوانیە کورد با بڵێن جارێکی تر بگەڕێتەوە ئەو ڕەوشەی کە هەی بوو لە دوای 2013 و لە دوای با بڵێن شەڕی داعشەوە ناگەڕێتەوە ناوچانە؟ بڕوان ناکەم یعنی بگەڕێتەوە بۆ شێوەیە بۆ قورسایی کە هەمان بوو هەر لە ڕووی ئەسکەریەوە لە ڕووی ئیداریەوە لە ڕووی سیاسیەوە وهروە لە ڕووی ئابووریشەوە چونکە ناوچەی کەرکووک و ئەم شوێنانە بەتایبەتی لە دوای 2014 حکوومەتی هەرێمی کوردستان زۆربەی ئەو نەوتەی دەیناردە دەرەوە لە شێڵگەکانی بای حەسەن و هاوانا بوو. لە دوای 16 مانگەوە لە ڕاستیە کەرکووک لە دەست دەرچوو نەک تەنها لە ڕووی ئەسکەریەوە بەڵکو لە ڕووی سیاسیشەوە. ئایا حکوومەتی عێراق ڕێگایە بەوەی کە دووبارە کورد بەو شێوەی کە پێشتر هەبوو پێش بڵێن ئەوەی کە کەرکووک لە دەست بەو شێوە بگەرێتەوە ناو کەرکووک لە ڕووی ئاسایشەوە لە ڕووی ئەسکەریەوە و هەروەها لە ڕووی سیاسیشەوە هەتا ئێستا دیار نییە حکوومەتی بەغا نیازێکی هەیە. بەڵێ کاگێریڤان باشە لە کاتێکدا ڕایەک هەیە کە دەڵێن عێراق خۆی لە خۆیدا بەرە و دابەشبوون ئەڕوات بۆچی ئەمریکا جەخت دەکاتەوە لە یەک پارچەی عێراق؟ ئەمریکا ئێستا بەرژەوەندەکانی لەوا بینێ کە عێراق بە یەک پارچەی بمێنێتەوە لەبەرەوەی سیاسەتی ئەمریکا ئەگەر سەیری بکەین لە ساڵی 1957 تا ئێستا عێراق ڕۆڵی هاوسەنگی هێزی بینیەوە. لە ساڵی 1957 ئەو کاتە ئەمریکا سعودیە و عێراقی لە یەک نزیک کردەوە هەروە تەنانەت جۆرەی شتێکی ویستی دروستکە لە نێوان ئەردەن و سعودیە و هەروەها عێراقا بۆ ئەوی ڕوبەڕووی میسر ببنەوە ئەو کاتە لە سەردەمی جەمال عەبدولناسر کە ناسیۆنالیزمی عەرەبی زۆر کاریگەر بوو. ئێستا ئەمریکا ئەیەوێت عێراق و سعودیە بەکاربێنێ بۆ ئەوەی کە هەژمونی ئێران لە ناوچەکەدا کەم بکەن. دوا پرسیارم زۆر بە کورتی ئەگەر بتوانی باشە بۆچی ئەمریکا با بڵێن
هەڵوێستێکی ڕوونی نییە ینی هەڵوێستێکی هیچ ڕوونی نییە لەمبارەی وەکو لە دوێ نەژا لە کاتێکدا کە لەگەڵ سەرۆگۆزیری عێراق تەلەرسن کۆبەوە لەوێژدا دەڵێ ئێمە دۆستمان لە هەردوو لا هەیە باشە مەبەستی ئەمریکا چییە بۆچی هەڵبەڕوونی هەڵوێستی خۆی ڕناگەێنێت ئەمریکا نایە کورد لەوە زیاتر تێک بشێت لە ڕووی سیاسی وەروە لە ڕووی دیبلۆماسی و هەروە لە ڕووی ئەسکەریشەوە لە ئەو ناوچە لە عێراقدا لەبەرەوەی ئەمریکا وەکو وتم ئەوێت هاوسەنگیەک لە نێوان هەولێر و بەغابێت چونکە بەرژەوەندەکانی ئەمریکا بۆ شێوەیە ئەپارێزرێ بڕۆم وایە ئەمریکا زۆر ڕوونە و لە پێش ڕفراندۆم و دوای ڕفراندۆمیش بە تەواتی ڕوون بوو لەوە چ گلەی زۆرمان هەبێت لەوەی ئەمریکا سیاسەتی دەرەوەی بە تایبەتی لە سەردەمی ترامپە پێش نیازکراونیە و هەروەها ناڕوونە بەڵام لە کووردا لەگەڵ کوورداوە ڕاستی سیاسەتی دەرەوەی ئەمریکا زۆر ڕوون بوو ئەمریکا بەدڵنیاوێ ناوێت کورد لە دەست و لە مانکایشان ناوێت عێراق لە دەستدا لەبەرەوە بەرژەوەندی ئابووری و سیاسی و جیۆپۆلیتیشی لەگەڵ عێراقا زۆرە بە ملیارە دۆلار تەنها بڵێن بۆ ڕاهێنان و پڕبێدانی جێش عێراقی و ئەمانە لەگەڵ لە نێوان ئەمریکا و هەروەها عێراقدا هەیە لەبەرەوە پێم وایە بەرژەوەندیە نەک تەنها جیۆستراتیجەکانی ئەمریکا بەڵکو ئاوریەکانی ئەمریکا ڕێگە بەوە نادات کە بە ئاسانی واز لە عێراق بێنێ بەڵام لەمان کاتیشە ئەو هاوسەنگیە گرنگە لە نێوان هەولێر و بەختە زۆر سپاس کاگێریوان سپاس دەکەین بۆم دەرفەتە مشتومڕەکان تا دێت گەرم و گورتر دەبن لە واشنگتن سەبارەت بە زیانەکانی یان قازانجەکانی شیانی کشانەوەی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا لە ڕێککەوتنی ناوکی نێونەتەوەی لەگەڵ ئێراندا لە ئێستادا پێویستە کۆنگرێز بڕیار لەسەر ئەم مەسەلەیە بدات. وەک کاندید بەرێ وەک سەرۆک نەها ترامپ بە بەردەوامی دژی ڕێکەفتنا ناووکیە ئێرانەیە. ڕێکەفتنە ئێرانێ یەک ژە خراپترین و گرێبەستێن هەرەیەک ئالی بوو کو ئەمریکا تەبلێ بوو. ڕێکەفتنێ چالاکیên ئێرانê navokî bêhtir rawestandin lê hin mijarên dinên tevlî hev dernebirîn ji programa mûşekên balîstiya Tehranê ta piştgiriya wê ya bo terora navnetewî. ئەمریکا نەها دەست بە هەوڵ دەرخستنا پێشە هەمی کریارên ئێرانên wêrankar kiriye ne aliyeketine giringe ku civatê navnetewî jî heman tiştî bike. Li Kongresê hinan piştgiriya vêyekê kir. Ez bawerim ev yek ji xirabtirin rêkeftinan bo min di jiyana xwe de dîtî û Serok Trump her mafek heye bigore an ji nav bibe. Hevalbendên Amerîkayên herî nêzik banga hişdariyê dikin. Me pêwîstî bi plana karê hevbeş JCPOA heye. Ji navbirina wê dê xelat be bo serhişkên Îranê û gavek be ber bi şer de. Ev gotûbêj ji aliyê mezinên demokratên Kongresê ve dubare bû. ئەگەر تو دیبلوماسیەکە لاواز بگی تو مەترسیا شەڕێکی نەپێویست دەدەی پێش و ئەوە کو تشتێ سەرروک دکە ئەگەر ئەم ji ڕێکەفتنê vegerin dê îranjî vegere û tiştê ew bixwazin çi ye vegerandina hin uranyum yê pîtandiye ez naxwazim yek tiştê ji Îranê hatî standin lê vegere. Îran dibêje ew pêgire bi rêkeftinê bi kêmanî niha lê ev li gor hin komariyan nebese. Li gor rêkeftinê piştî borîna 15 salan her şêwazê danistandina wan çi beje dê Îran mafê berhemhênana uranyumê hebe. Alîgerên rêkeftinê nîşanê bi wêyekê didin ku Kongresê berê alav dabîn kirine ji bo cezakirina Îranê li dorkiriyarên wê yên derveyî rêkeftinê. Me desthilat daye serûj bû sepandina cezayên Pêter û li dûr şêwazê wê yê dijminahî. Li dûr çalakiyên wê li welatên din. Zêdegaviyên warê mafê mirov û biryarên civata ewlekariya netewên yekgirtî ên girêdayî programa wê ya mûşekan. Serûdê desthelata me daye wî bikarbîne. Dê dema Serok Barack Obama de Amerîka wek rêkeftineke cîbecîkar ev rêkeftin îmze kir. Ne wek rêkeftineke fermiya ku nayê ji navbirin ji aliyê rêvebiriyên bê de. Li gorgelek komarî ji navbirina wê dê bikaranîneka guncawa desthilata Trump be. Lê li gor gelek demokratan ji navbirina wê dê şaşiyeke metirsîdar be.
پشتی رزگارکردنا رقا جی دستی داعش نها هلمت پاکردنا باجیر جماعین و تقمنی داعش دست پیکریه دریا سکایبی ره ما هفسروک یکیتیا را گهاندنا باکوری سوریه اکرم برکات ره اف پرسانا کر بکی و چاو اف هلمت تین کرن. بلش خوا پشت راگهاندنا رزگار کردن بازار رقت بیست مهد جمل هزن سوریه دموکراتیک و خود داخلینی خودش دیار کردن که هزن وی بازار را دستی مجلس سیویل یا باجر بکن لی پشتی که خباتن پاکش کردن ماینا خباتن ریوه کردن هندروی باجر دا خلاص بکن پشتی وی را دستی باجر بکن شخوا اما پشتی داخلینی دیره که هزن سوریه دموکراتیک دست پاکش کردن باجر جماعینا و برماهین چتین داعش کر رغم کم درفت کم علاوه دست وادا لی خباتن پاکش کردن ماینا التوای باجر بردواما هجمارک پر مازن جماعینا چتین داعش الچرخرین رین درباسی کولان ادبن حمید را هاتنا چاندن نهاجش خواف خبات بردوام هندروی باجر رقادا بین اول 24 ساعت هزن سوریه دموکراتیک و کمیتین پسپوری را کرنا ماینا و خباتن هات دنا مشاندن هندروی باجر ده. بله جالی سیویلان هگرم بیجن خلک سیویل گلک جرقا در کتبون گلک وکا وینجی هاتن دیار کرن رقا گلک جی باج یعنی نوا باجر ده ویران ببو او چاوا دانو سندن به خلک سیویل ده بن ها دس به وگراندنا وان بویه یانجی هنا مترسین سرجیانا وان خلکا هیه. اشخاوك مشترى نهاجي قلت باجار طوائي قشتي همي هاتيا ماين كرن خاتن تديد واك سي قولا اوبراسيون بردوام كر ده هر سي قولين كو درباسبونا نافندا باجر اوبراسيون ده جي لگرين و پاقش کرنا ماين ده هاتا كرن لين ها وقت وگرا گل گوري ما آگاهيش فرماندارين قصده جي كردن وگرا گل پیچه کی زحمت اجبر توای باجار ماین کریا ناواندا باجر مالین سیویلا هر در هاتیا ماین کرن اجلما حتی او ماین ورن پاکش کرن اجبوی جانا گل نکه خطریه ده نهاید هزن سوریه دموکراتیک ارین نکریه کو گل درباسی علانه بی اما کنگی خلاص بکش خبره گشتی رو وقت داخلینیه که جی گوت اشترا بکن و اما بیشن کو بازار توای هاتیا فاقش کرن جبوی مجلس سیویل ارادستی مجلس سیویل کن و گلین باجر وگری حال دور باجار رقا گوندن هاتی رزگار کرن خلک نوا گوندا و گرانا گوندن خو پشتی کو خباتن فاقش کرن خلاص بون خلک باجر و گرانا باجار خو بله برز اکرم جالیه ام بیشن پیوستین جیانی یعنی ام بیشن الکتریک و آب و او تشتانا چاوا تدبیر آوی دبنها کس لسر کار دکه جبو پیدا کرنا افتشتین پیوستیا روزانه ج خلکیره ج ناو باجیره چه گافتین کرن جبو ویتشتی نها شخوا بری و ناوک باجار طبقه بین نبیره خوا باجار طبقه پشتی کوهاتا رزگار کرن دیره که بارا جوی هاتا خبتاندن کمیتین پسپورج بوی کو الکتریکش بوی کو آوی بگهن نگل نهوا گنده کو هاتی رزگار کرن هم کارن بیشن سری صدی پینجی علاوه جیانی جوارا هاتنا پیکانی اجمالی کمیتین مجلس سیویل یا باجارن رقا جبوی باجر جشخوانها خبات دی کرن کمیتین یه مجلس کارو خبات دنه مشاندن جبوی کو درفتن جیانی جبوی گلین باجارن رقا آماده بکن دمکو درباسی باجر ببین ئەوەش بەشێک بوو لەو توێژەی لەگەڵ ئەکرەم بەرەکات کە هاوکارم لقمان کردبووی و لقمان چیتری گرنگی وتبوو لە میانی و توێژەکەدا لەسەر ئالیکاریە دانا ئالیکاریە ژێرێخستنی ناونەتەوی چ کارە ئالیکاریە ڕقا بکێ دەوێ دەما پشتی ڕزگارکردناوێدە و هەن تشتێ دنجی وێ گوهدار و تەماشەوان لێ بنەڕن بەڵێ دەتوانن بە لە ڕێگای ماڵپەڕەوە تەماشای تەواوی و توێژەکە بکەن و لێرەشدا دێنە کۆتایی بەرنامەی کورد کۆنێکشنی ئەمڕۆمان تا ڕۆژی هەینی هەر شاد و بەختەوە بن من خێر و خۆشیە